Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. منی هذا خوشحالم گەڕامەوەلاتەن لە ڤیدیۆیەکی نوێدا. وانەیە ئەمڕۆمان وانەیەکی مامۆستای ئەمریکی بەناوبانگ AJ هۆگە کە ناونیشانی بابەتەکە ئەمەیە never quit واتە هەرگیز کۆڵ مەیە و ئەیکەم بە دووانە ئینشاڵڵا بۆی بتوان لەبەروی ڤیدیۆکان زۆر درێژ نەبێتەوە و ئێوەش بتوان سوودێکی تەواوی لێوە بگرن و بتوان چۆن شتەکان بە باشی زەبط بکەن و شەتازەکان و بە وردی گوێ لێ بگرن و ئەو پرسیارەشی کە کە ئەیکەم بە درێژای ڤیدیۆکە وەڵامی بنەوە لە کۆمنت بینوسن بزانم ئێوە کام جۆریانن. ئێستا وەک هەمیشە جارێکی خوێنینەوە دواتر وشە بە وشە و دێڕ بە دێڕێکینەوە بە کوردی پێش ئەوی بڕۆینە ناو خوێندنەوەکەوە. ئەگەر سبسکرایبتان نەکردو لە خوارەوە بۆکسێکی سوورەیە سبسکرایب بکەن بۆی ئاگاداری وانەکانی داهاتووان بن و بتوان سوودی لێوە بگرن و ئەگەر سووتان لە ڤیدیۆکان وەرگرت ئەوە شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتان بۆی ئەوانش بە هەمان شێوە بتوان سوودی لێوە بگرن. ئێستاش جارێک گوێبیستی خوێندنەوەکە بین دواترێکینەوە بە کوردی. Never quit. Do you have a never quit attitude? When life becomes difficult, when life becomes tough, do you become weaker? The most important method for success is a never quit attitude. There are two kinds of people, those who get weaker during tough times and those who get stronger during tough times. Those who get weaker during tough times, they start to complain when they have problems. When life becomes tougher, they complain, they become weaker and weaker. The other kind gets stronger and tougher. When they encounter a difficult problem, they want to fight harder. They enjoy the fight. They enjoy the challenge. They enjoy the toughness. They get stronger and stronger. Those are the people who succeed in life, who achieve the top level of success in all areas of life. Which one are you? I was a quitter, a weakling for most of my life. Still, sometimes in my life, in some situations, I still get weaker and I complain when I have a tough time. This is human nature. We all do it. We cry and we cry. I used to do it a lot in all areas of my life. Now, I do it much less. The other good news for me is that I've learned to wake up faster. When I realize I'm complaining and crying, then I'll kind of slap myself. Wake up, AJ. Stop being a wimp. Stop being weak. Get strong. Be tough. Use this challenge. Use this problem to get stronger. Never quit. Never quit. Never quit. ئێستا شەوێکی گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە وەک ئاماژەمان پێکرد ناونیشانی وانەکە ئەمەیە never quit. Never واتە هەرگیز quit واتە دەست هەڵگرتن یا واسێنان کاتە واتە هەرگیز واز مەهێنە یاخود هەرگیز کۆڵ مەدە. Do you have a never quit attitude? ئایا تۆ خۆی هەرگیز کۆڵ نەدانت هەیە؟ Do you have واتە ئایا تۆ هەتە یاخود ئایا تۆ خاوەنیت a never quit attitude. خویەکی هەرگیز کۆڵ نەدان. Attitude واتە خو یعنی هەرێکەمان خۆی تایبەت بە خۆمانمان هەیە. ئایا هەرێکێک لە ئێمە پرسیار لە خۆمان بکەین ئایا ئێمە خوی هەرگیز کۆڵ نەدانمان هەیە؟ Never quit واتە هەرگیز کۆڵ نەدەی. Attitude واتە خو. When life becomes difficult کاتێک کە ژیان قورس ئەبێت. When life becomes tough کاتێک کە ژیان زەحمەت ئەبێت. Difficult, tough ئەتوانین وەکو بڵێن هاومانان. کاتە when life becomes difficult کاتێک ژیان قورس ئەبێت. When life becomes tough کاتێک کە ژیان زەحمەت ئەبێت تقریباً ئەتوانین بڵێن هەمان مانایان هەیە. Do you become weaker? ئایا تۆ لاوازتر ئەبیت؟ Do you become واتە ئەبیت ئایا تۆ ئەبیت weaker واتە لاوازتر ئایا تۆ لاوازتر ئەبیت؟ weak واتە لاواز weaker واتە لاوازتر کاتێک کە ژیان قورسە بێ کاتێک کە ژیان زەحمەتە بێ ئایا هەرێکێک لە ئێمە لاوازترە بین؟ The most important method for success گرنگترین ڕێگا بۆ سەرکەوتن the most important واتە گرنگترین the most important واتە گرنگترین important واتە گرنگ most واتە زۆرترین the most important واتە گرنگترین the most important method واتە گرنگترین ڕێگا method واتە ڕێگا for success بۆ سەرکەوتن is a never quit attitude. خوی ئەوەیە کە هەرگیز کۆڵنی واتە گرنگترین ڕێگا بۆ سەرکەوتن ئەوەیە کە خویەکمان تیا بێ خۆکەش هەرگیز کۆڵ نەدان بێ.
واتە هەرگیز کۆڵ نین لەسەر ئەو ئامانجانەی کە هەمانە لە ژیانە. There are two kinds of people. دوو جۆر لە خەڵک هەیە. There are two kinds واتە دوو جۆر. Kind واتە جۆر. There are two kinds واتە دوو جۆر. There are واتە هەیە. There are two kinds of people واتە دوو جۆر لە خەڵک هەیە. People واتە خەڵک. ئەم دوو جۆرە ئەزانین کێن. Those who get weaker during tough times. ئەوانەی those واتە ئەوانەی who get weaker کە لاواز ئەبن during tough times بە درێژایی کاتە ناڕەحەتەکان یاخود کاتە زەحمەتەکان کاتە قورسەکان. کاتە دوو جۆر لە خەڵکەیە لە سەرەتایاڵێ ئەوانەی کە لاوازتر ئەبن بە درێژایی کاتە ناڕەحەت و قورسەکان and لەگەڵ those who get stronger during tough times ئەوانەی کە بەهێزتر ئەبن بە درێژایی کاتە ناڕەحەتەکان. کاتە ئەڵێ دوو جۆر لە خەڵکەیە ئەوانەی کە لاوازترە بن لە کاتی ناڕەحەتیەکانە و ئەوانەشی کە بەهێزترە بن لە کاتی ناڕەحەتیەکانە. Those who get weaker during tough times ئەوانەی those واتە ئەوانەی who get weaker during tough times لاوازتر ئەبن بە درێژایی کاتە ناڕەحەتەکان یاخود لە کاتە ناڕەحەتەکانە they start to complain دەست ئەکەن بە گلەیکردن یاخود دەست ئەکەن بە بۆڵەبۆڵکردن و گازندەکردن. They start واتە دەست پێیەکەن to complain بە گلەیکردن بە چۆنڵی ناشکری دەربڕین when they have problems لە کاتێکا کە کێشەیان هەیە. کاتە ئەوانەی کە لاوازترە بن لە کاتە ناڕەحەتەکانە دەست ئەکەن بە گلەیکردن کاتێک کە ڕوبەڕووی کێشا بنەوە when they have problems واتە کاتێک ئەوان کێشەیان هەیە when they have problems واتە کاتێک ئەوان کێشەیان هەیە. When life becomes tougher واتە کاتێک کە ژیان قورستر ئەبێت when life واتە ژیان becomes واتە ئەبێت tougher واتە قورستر ئەبێت they complain ناڕزایی دەرەبڕن گلەیی ئەکەن. They become weaker and weaker ئەمە شوایان لێەکە یعنی کاتێک کە هەر ناڕزایی دەرەبڕن وایان لێەکە کە لاوازتر و لاوازتر ببن یعنی لەگەڵ لەبەرەوەی کە complain ئەکەن they complain واتە ناڕزایی دەرەبڕن گلەیی ئەکەن they become weaker and weaker لاوازتر و لاوازتر ئەبن. The other kind واتە جۆرەکەی تر gets stronger and tougher بەهێزتر و ئەتوانین بڵێن stronger and tougher واتە هەردووگیان هەر بەمانای بەهێزیەن. tough واتە زەحمەت یا قورس strong واتە بەهێز کە لێرە ئاڵێ the other kind واتە جۆرەکەی تر gets stronger and tougher واتە بەهێزترە بێ یعنی کە تووشی ناڕەحەتیە بێ. When they encounter a difficult problem کاتێک ڕوبەڕووی کێشەیەکی قورس ئەبنەوە encounter واتە ڕوبەڕووی دەبێتەوە when they encounter کاتێکە ڕوبەڕووی ئەبنەوە a difficult problem هی کێشەیەکی قورس یاخود کێشەیەکی زەحمەت they want to fight harder ئەیانەوێ بەهێزتر بجەنگن. They want واتە ئەیانەوێت to fight بۆ ئەوی بجەنگن harder وشەیەکی ناخۆشە بە دەربڕن ئەیانەوێ قورستر بجەنگن واتە کاتێک ڕوبەڕووی کێشەیەکی قورس بنەوە ئەیانەوێ قورستر بجەنگن. They enjoy the fight یعنی چێژ لەم جەنگەش وەرەگرن چێژ لەم جەنگە قورسەش وەرەگرن. They enjoy the challenge یعنی چێژ لەم چالنجە وەرەگرن کە ڕوبەڕوویان بۆتەوە چێژ لەم زەحمەتی وەرەگرن کە تیایە enjoy واتە چێژی لێ وەردەگرێت. They enjoy the toughness enjoy یاخود چێژ لە ئەم زەحمەتیە وەرەگرن. toughness واتە tough واتە قورس toughness واتە قورسی یعنی کراوە بە ناون بۆ بە ناون لێرە واتە بۆ بە ناو کەواتە چێژ لە شەڕەکە وەرەگرن چێژ لە چالنجەکە وەرەگرن چێژ لەم زەحمەتی و قورسیش وەرەگرن کە ڕوبەڕوویان بۆتەوە. They get stronger and stronger ئەمە شوایان لێکە بەهێزتر و بەهێزتر بن. Stronger واتە بەهێزتر and stronger بەهێزترە بن. Those are the people who succeed in life ئەو کەسانن those are the people ئەو کەسانن who succeed in life کە سەرەکەون لە ژیانە
who achieve the top level of success in all areas of life. ئەو کەسانن کە لووتکەی ئاستی سەرکەوتن بەدەستهێنن achieve واتە بەدەستی ئەهێنێت top level واتە هەر ئاست بەواتای ئاستێت top واتە لووتکە واتە لووتکەی ئاستی success واتە سەرکەوتن لووتکەی ئاستی سەرکەوتن بەدەست ئەهێنن in all areas of life لە هەموو لایەنەکانی ژیانە یاخود لە هەموو بوارەکانی ژیانە area بەمانای ناوچەشێت بەڵام لێرە کاڵێ areas of life واتە هەموو لایەنەکانی ژیان لێرە یەک پرسیار لە ئێوەکەین یاخود دەتوانین بڵێ یەک پرسیار هەمومان یەک پرسیار لە خۆمان بکەین کە پرسیارەکە بۆ نەکەم من ئەیکەم وەکو لە ئێوە یەکەم و هەرێکێک لە ئێوەش لە خۆتانی بکەن which one are you تۆ کامیانیت which one are you تۆ کامیانیت یعنی لەم جۆرە خەڵکە ئەوانەی کە لاوازە بن لە کاتی ناڕەحەتیەکانە یان بەهێزترە بن لە کاتی ناڕەحەتیەکانە AJ ئەڵێت I was a quitter واتە من کەسێک بووم کە کۆڵمەیە quit واتە کۆڵ دەدات quitter واتە ئەو کەسی کە کۆڵ ئەیات I was a quitter باسی ڕابردووەکە ئەڵێ من کەسێک بووم کە کۆڵمەیە a weakling for most of my life لاوازێک a weakling واتە لاواز a weakling واتە لاوازێک for most of my life بۆ زۆربەی ژیانم most واتە زۆربەی یا زۆرینە for most of my life واتە زۆرینەی ژیانم still sometimes in my life هێشتا هەندێک کات لە ژیانمە sometimes واتە هەندێک کات still واتە هێشتا in my life واتە لە ژیانی منە in some situations لە هەندێک بارودۆخدا situation واتە بارودۆخ in some situations لە هەندێک بارودۆخدا واتاڵە هێشتا هەندێک جار لە ژیانمە لە هەندێک بارودۆخە I still get weaker هێشتا لاوازتر ئەبم واتە کاتێکە تووشی کێشەیەکە بێ I still get weaker واتە هێشتا لاوازتر ئەبم and I complain when I have a tough time لاوازتر ئەبم و گلەیش ئەکەم when I have a tough time کاتێک کە لە کاتێکی ناڕەحەتم یاخود کاتێکی ناڕەحەتم هەیە کاتەی جێڵێ لەسەر منیش کەسێک بووم کە کۆڵمەیە a quitter کەسێکی لاواز بووم بۆ زۆربەی ژیانم ئێساش لە هەندێک بارودۆخی ژیانمە لاوازتر ئەبم و گلەیش ئەەکەم کاتێکە لە بارودۆخێکی ناڕەحەتم ئەمە ئیجی واڵێت This is human nature ئەمە سروشتی مرۆڤە This is human nature human واتە مرۆڤ nature واتە سروشت واتە ئەمە سروشتی مرۆڤە We all do it واتە هەمومان ئەمە ئەکەین We cry and we cry ئێمە ئەگرین و ئەگرین cry واتە دەگری We cry واتە ئێمە ئەگرین and we cry ئەگرین یعنی ئەڵێ ئەگرین و ئەگرین I used to do it a lot یعنی ئەڵێ من زۆر ئەمەمە کرد I used to do it واتە باسی ڕابردووەکە ئەڵێ زۆر ئەمەمە کرد یعنی عادەتەن ئەمەمە کرد I used to do it I used to do it ئەڵێ عادەتەن ئەوەمە کرد used to واتە باسی ڕابردووەکەی کە عادەت لە شتێکە هەبووە لە ڕابردووەکە کردوتە زۆر عادەتە نەو شتەتە کرد بۆ منە لێرە ئەڵێ I used to do it وەستی لەوە بووە زۆر ئەگریام و کۆمپلین مەکردواتە گلەی مەکرد کاتێکە تووشی ناڕەحەتیەکە بووم I used to do it ئەڵێ عادەتەن ئەوەمە کرد I used to do it a lot ئەڵێ زۆر ئەوەمە کرد a lot واتە بە ڕێژەیەکی زۆر in all areas of my life لە هەموو لایەنەکانی ژیانمە ئەڵێ یعنی ئەڵێ وا بووم کە زۆر گلەیمە کرد زۆر ناڕزایم دەرەبڕی کاتێکە تووشی ناڕەحەتیەکە بووم لە هەموو لایەنەکانی ژیانمە Now ئێستا I do it much less ئێستا من ئەمە زۆر کەمتر ئەەکەم I do it ناواتە ئێستا I do it ئەیکەم much less I do it واتە ئەوە ئەەکەم much less much واتە زۆر less واتە کەمتر ئەڵێ زۆر کەمتر ئەوە ئەەکەم ئەگەر لە ڕابردۆ زۆر کردوێتی بەڵام ئەڵێ ئێستا زۆر کەمتر ئەوە ئەەکەم یعنی زۆر کەمتر ناڕزایی دەرەبڕێ لە کاتی ناڕەحەتیەکانە The other good news for me هەواڵێکی تری دڵخۆشکەر بۆ من یاخود هەواڵە دڵخۆشکەرەکەی تر بۆ من The other good news واتە هەواڵە باشەکەی تر news واتە هەواڵ good واتە باش the other واتە ئەوەی تر The other good news for me هەواڵە باشەکەی تر بۆ من for me واتە بۆ من is that ئەوەیە کە I've learned to wake up faster فێر بووم
فێر بووم ئەڵێ هەواڵ باشەکەی تر بۆ من ئەوەیە کە فێر بووم to wake up faster کە زووتر هەستم یعنی خێراتر هەستم مەبەست لە چییە wake up بەمانایەوەیە کە یەکێک لە خەو هەستێنی بۆ منە پێڵی wake up هەتا هەستە لە خەو لێرەیە کە ئەڵێ wake up faster واتە زووتر بە ئاگا بێمەوە مەوەستی لەوەیە کاتێکە لە ناڕەحەتیەکە ئێستا دوای ئەم بەشە مانای تەواوی ئەم ڕستەیەمان بۆ دەرەکەی مەوەستی لە چیە کە ئەڵێ wake up faster مانای مەبەستی لەوە نییە کە لە خەو خەبەری بێتەوە بەڵکو چۆنڵی هەر خێراتر بە ئاگایەتەوە ئەڵێ هەواڵێکی دڵخۆشکەری تر بۆ منەوەیە کە من فێر بووم زووتر یاخود خێراتر بە ئاگا بێمەوە When I realize I'm complaining and crying کاتێکە بۆم دەرەکەوێت when I realize واتە بۆی دەردەکەوێت ئەڵێ when I realize کاتێکە بۆم دەرەکەوێت I'm complaining and crying I am complaining and crying ئەو بە درێژکراوەی کە ئەڵێ کاتێ بۆم دەرەکەوێت کە من گلەی ئەکەم و ئەگریم complaining and crying گلەی ئەکەم و ئەگریم then I'll kind of slap myself دواتر I'll kind of slap myself واتە چۆنڵی زلە لە خۆمە slap واتە زلەی لێ دەدات ئەڵێ چۆنڵی زلە لە خۆمە myself واتە خۆم ئەڵێ کاتێکە بۆم دەرەکەوێت کە من گلەی ئەکەم و ئەگریم چۆنڵی زلە لە خۆمە زلەیەک لە خۆمە wake up AJ هەستە AJ wake up واتە هەستە یاخود بە ئاگاوەرەوە AJ ئەمە نای AJ هۆک مامۆساکێ یعنی بەخۆی ئەڵێ Stop being a wimp ئەڵێ بۆستە لەوەی کە کەسێکی لاواز بی wimp بەمانای لاوازە کەسێک کە زوو بکەوێت wimp بۆ مانایە ئەتوانین بەشەی گشتی بڵێن بەمانای لاوازێت Stop being a wimp واتە بۆستە لەوەی کە wimp بی واتە لاواز بی Stop being weak بۆستە لەوەی کە لاواز بی هەر بە هەمان شێوە Stop being a wimp Stop being weak ئەتوانین بڵێن تقریبا هەر هەمانوانیان هەیە Get strong بەهێز بە get strong واتە بەهێز بە be tough واتە هەر ئەمیش هەر بە هەمان شێوە بەمانایەوەیە کە بەهێز بە و هەر ئەتوانین بڵێن strong و tough لێرە هەر بە هەمان مانایان هەیە بەڵام بەکارهێنرێ be tough get strong be tough واتە بەهێز بە Use this challenge ئەم challenge بەکار بهێنە use واتە بەکاری دەهێنێت use this challenge واتە ئەم challenge بەکار بهێنە Use this problem واتە ئەم کێشەیە بەکار بهێنە to get stronger بۆ ئەوەی بەهێزتر بی Use this problem واتە ئەم کێشەیە بەکار بهێنە to get stronger بۆ ئەوەی بەهێزتر بی لە کۆتایی ئاڵێ never quit واتە هەرگیز کۆڵمەیە never quit هەرگیز کۆڵمەیە ئەمە بۆ هەرێکێک لە ئێمە شیوادارین وای بێ کاتێکە خەونێکمان هەیە بەردەوام بین و هەوڵی بۆ بین هیچ شتێکوامان لێ نەگا لە خەونەکەمان سارد بکاتەوە هیچ ناڕەحەتیەک کاتێککە پیای تێپەڕەبینەوەمان لێ نەکا واز دەسەڵ بگرین لە ژیان و دەسەڵ بگرین لە خەونەکانمان بە هەمان شێوەش ئەمە لە بەشی دووەمە بۆمان دەرەکەوێت کە پەیوەندی چییە بە فێربوونی زمانی ئینگلیزیەوە چونکە ئەم ڤیددیۆ وەک ئاماژەم پێکرد دوو بەشە لێر لەبەروی ڤیددیۆگە زۆر درێژ نەبێتەوە بۆیە کردم بە دووانە لێرە ئەم بەشیان کۆتایی پێهێنین ئینشاءالله بۆ داهاتوش بەشەکەی دیگەشیان بڵاوەکەینەوە هیواداریم توانین سوودێکی زۆری لێوە بگرن هیوادارم هەر هەمووان بتوانین زۆر بەهێز بین لە ژیانە و ناڕەحەتیەکان وانە کە چۆک دابین بۆ ژیان هیوای بەهێزی بۆ هەر هەمووتان هیوادارم وانەکە بە سوود بیوە بۆتان ئەگەر بەدڵتان بوو لایکی بکەن و سوودتان لێوەرگرت بۆ هاوڕەکانتانی بنێرن ئەگەر سەبسکرایبتان نەکردووە سەبسکرایب بکەن بەم جۆرەش کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا هیوام کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خواستان لەگەڵ